باوڵی قوبا تەڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت هێرێم کارەبای نیشتیمانی گەیاندرایە گوندێکی تری قادرکەرم. تەواوکردنی پرۆژەی گەیانی کارەبای نیشتیمانی بۆ گوندی قەڵای میکایل دەچێتە خانەی ڕاکێشانی هێڵی کارەبا بۆ 50 گوندی سنووری قەزای چەمچەماڵ. بە هاوکاری هەموو لایەک توانیمانە لە چەند ساڵی ڕابردوودا زیاتر لە 50 گوند کارەبای نیشتیمانی بۆ ڕابکێشین و ئێستا لێرەشەوە مزجێنی ئەوە دەدەین هەم بۆ گوندی کۆزەبۆرە، هەم بۆ گوندی قایتەوەن، هەم بۆ گوندی وەستاخدریش لەم هەفتەیەدا کارەباکانیان دێتە بواری جێبەجێکردن و گوندی گۆلەمەش لە چەند ڕۆژی داهاتوودا ئینشاڵڵا دێتە بواری جێبەجێکردن. بە تەجروبەی ئێمە ئەو گوندانەی کە کارەبایان پێگا دوای ڕووناکردنەوە گەیاندنی کارەبا پێیان ئاوەدانکردنەوەی ڕووی تێگا، یعنی هیچ گوندێ نەبووە کە ئێمە کارەبای پێبگەێنین دوای ڕووناکردنەوەی گوندەکە دەیەها خان و دەیەها ماڵ گەڕاوەتەوە لەبەر ئەوەی لای هەمووی ڕوونە لەم ڕۆژگارەی ئیسەدا هەر ماڵێک هەر کارەبای نەبێ ناتوانێت ژیانی ئاسایی خۆی جێبەجێ بکات. دانیشتوانی گوندەکەش بە سوپاسەوە دەڕوانە هەوڵەکانی حکوومەتی هێرێم بۆ گەیانی تۆڕی کارەبای نیشتیمانی بە ناوچەکەیان. لە ڕاستیدا هێنانی کارەبا بۆ ئێرە لە هەموو ڕوویەکەوە سوودمەند دەبێ ئەم گوندەلەی لە ڕووی کشت و کاڵی، لە ڕووی ئاژەڵداری، لە هەموو لە ڕووی ڕووناکی کە یەکێکە لە پێویستە سەرەکیەکانی ژیان. بۆیە ئێمە وەکو گوندەکە بە شێوەیەکی گشتی هەمومان تقریبا نزیکەی 40 ماڵ سوودمەند دەبین لەم هێنانی ئەم کارەبایە بەم ڕێگایە. دەورێکی سەرەکیە بێت لە ئاوەدانکردنەوەی زیاتر گوندەکەمان لەبەرەوەی تاوکو ئێستاکە گوندەکە ئێمە کارەبای نەبووە تا ئێستا ڕەنگە دەوری 40 ماڵێک بۆ 45 ماڵێک بێ، بەڵام کە ئێستاکە کارەباکە هاتووەتە ئێراکە بە پێی قسەی خزم و کەسوکار و خەڵکی گوندەکەمان بێ خەڵکی زیاتر بەڕێوەیە بۆی کە زیاتر بێتەوە گوندەکە و گوندەکە ئاوەدان بکاتەوە بە ئەوش هۆکاری گەیاندنی کارەبایە بۆ گوندەکەمان. ڕاکێشانی کارەبای نیشتیمانی بۆ گوندە دوورە دەستەکان کاروانی ئاوەدانی لە ناوچەکە زیاتر دەکات و کۆچی بە پێچەوانەش لە شارەکانەوە بۆ گوندەکان دێنێتەکایەوە. عومەر غەریب، کورسات نیوز، ناحی قادرکەرم.